بە هەماهەنگی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها حکوومەتی عێراق کۆنفرانسێکی پەرەپێدانی کەرتی تایبەتی بانک یاخود با بڵێن کەرتی بانکی لە هەولێر بەڕێوە چوو بۆی بزانین ئامانجی سەرەکی کۆنفرانسەکە هەروەها و بابەتانەی کە و خاڵانی گرنگانی کە تویشکی خراوەتە سەر لە کۆنفرانسەکەدا چی بوون. میوانێکمان هەیە کە گفتوگویان بابەتاکەین لەگەڵی کە جەنابیان دکتۆر هاوکار گەڵاڵی ڕێکخەری کۆنفرانسی پەرەپێدانی کەرتی بانکین. دکتۆر هاوکار سڵاوت لێبێت بەیانیت باش بێت. سوپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ ئێمە. دەمەوێت باسی کۆنفرانسەکەمان بۆ بکەیت گرنگترینە و خاڵانی کە لە کۆنفرانسەکەدا تیشکی خرایە سەر چی بوون و ئامانجی سەرەکیە کۆنفرانسەکە چی بوو؟ بەڵێ بەیانی ئێوەش باش هیوادارم باش بن. بێگومان بۆ یەکەم جارە کە کۆنفرانسێکی وا گەورە لەم ئاستە لە هەرێمی کوردستان بەڕێوە چێت سەبارەت بە پەرەپێدانی کەرتی بانکی لە عێراق و لە هەرێمی کوردستان. کۆمەڵێک تەوەر و ئامانجی زۆر گرنگی لە خۆی گرتبوو. بەگشتی عەرزکردن و یاخود کۆکردنەوەی تێڕوانینەکان بوو سەبارەت بە چۆنیەتی پەرەپێدانی کەرتی بانکی، ئاڕائە جیاوازەکان لە حکوومەت کەرتی تایبەت بانکی ناوەندی کۆ بکرێتەوە پێکەوە باس لە ئاخیر تەتەوڕاتەکانی دنیا بکرێت سەبارەت بە چۆنیەتی پەرەپێدانی کەرتی بانکی و هەنگاو و میکانیزمە عەمەلیەکانیش دیاری بکرێت. باشە. کاک هاوکار تا چەند ئەم کۆنفرانس و پانێڵانە ڕۆڵیان هەیە لە نزیکردنەوەی حکوومەت و هەروەها کەسانی تایبەتمەند جاوبەرهێنەرەکان بن یاخود بانکەکان بن، تا چەند ڕۆڵیە بێت کە لە نزیکردنەوەی ئەم دوولایانەدا؟ بەڵێ هیچ گومانێکی تیا نییە کە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ئەم جۆرە کۆنفرانسانە ئەوەیە کە کەرتی گشتی یاخود صناع القەرار لەگەڵ کەرتی تایبەتە بە یەک بگەن و بتوان هەردووکیان لە نزیکەوە باز لە گیر و گرفتەکانیان بکەن و حکوومەتیش بتوانێت ڕوئیای خۆی بخاتە ڕوو تاکو ئەوانش بەپێی ئەو ڕوئیا و پلانێک کە حکوومەت هەیەی بەرنامەکانی خۆیان بگونجێنن و تێکەڵەیەک دروستە بێت لە نێوان ئەم دوو کەرتە تاکو پێکەوە سوود لە ئەزمموی یەکتر وەربگرن و ئەم کۆنفرانسی ئێستا کە سەبارەت بە کەرتی بانکی بووە پێکەوە بتوانن کەرتی بانکی پێش بخەن هەم سوود لە حکوومەت وەربگیرێت لە ئەزمموی حکوومەت و هەروەها لە ئەزمموی کەرتی تایبەتیش کە بێگومان ئەزممونێکی زۆریان هەیە لەو بوارە بە تایبەتی خاوەنی بانکەکان یاخود سەرۆکی ئەنجومەنی کارگەڕی بانکەکان و لایەنێکی تریش لەم کۆنفرانسانە کە هەردەم لەگەڵمانن بریتین لە کەسانی ئەکادمی و شارەزا و پستپۆر کە ئەوانش لە ڕووی زانستیەوە ئەتوانن کە ئیسیفادەیان لێ بکرێ و دیدگا و بیر بۆ چوونی علمی خۆیان بخەنە ڕوو بۆ گەیاندنی سوودی زیاتر. باشە. دکتۆر هاوکار ئەو ڕاستپاردە و دەرەنجامانەی کە لە ئەنجامی کۆنگرای خۆت کۆنفرانسەکە پێی گەیشتن چی بوون؟ بەڵێ پێشەوەی چینە سەرەوە پێم خۆشە باسی نقطەیەکی تر بکەم. ئەویش بڵاوکردنەوەی هۆشیاریە بەڕاستی زۆر گرنگە کە ئێمە لەو ڕۆوە بەگشتی هۆشیاریمان هەبێت یاخود ئامانجێکمانەوە بوو کە هۆشیاری زیاتر بڵاو بکەینەوە لە بەکارهێنانی بانک لەلایەن هاوڵاتیانەوە کە بێگومان ئەوەش سوودی بۆ هەموو لایەکەیە هەم تاک و هاوڵاتی کارەکاریان بە شێوەیەکی ئاسان ئەنجام دەدرێت و لە هەمان کاتیشا بانکەکان سوودمەند دەبن. باش ئێستا ئەگەر بینە سەر و ڕاستپاردە خودە و دەرەنجامانەی کە لە کۆنفرانسەکە لە کۆتایی کۆنفرانسەکە پێی گەیشتن و گەڵاڵە بوون چی بوون؟ بەڵێ یەکەمیان ئەوەیە کە کەرتی تایبەت ئەتوانێت ئەو شارەزای و ئەزممونەی کە هەیەی وەگەڕی بخات و بیخاتە خزمەتی حکوومەتەوە بۆ پێشخستنی ئەم کەرتە. ئەمە لەلایەکی تریش حکوومەتیش بە هەمان شێوە لەگەڵ کەرتی تایبەتە پێکەوە بگەنە دیدگایەکی هاوبەش بۆ چۆنیەتی پەرەپێدانی کەرتی بانکی پێکەوە هەردوو دیدگا تێکەڵ بکرێت هەمی کەرتی بانکی هەمهی کەرتی حکومی و هەروەها چەند بابەتێکی تریش وەکو داواکاری و ڕاستپاردە داوا لە حکوومەت کرا مەسەلەی تەوتینی ڕەواتبە کە با بڵێن موچەی کەرتی گشتی لە ڕێگەی بانکەکانەوە دابەش بکرێ وەروە داوا لە حکوومەت کرا کە ئاسانکاری زیاتر بکات بۆ مەسائلە بانکیەکان وهانی و بەرهێنەران بدات کە لە بواری
کەرتی بانکیدا وەبەرهێنان بکەن و هەروە چەند پێشنیارێکی تر خرایە ڕوو کە مەسلەی پێشخستنی یاخود بە ئەلکترۆنیکردنی سیستەمی بانکی بوو بۆ کەرتی تایبەت یاخود بۆ کەرتی گشتی. باشە دکتۆر پێت وایە لە ڕێگەیەم کۆنفرانسانەوە خۆ لەم ڕێگەیەوە لە هەرێمەوە بتوانرێت یاخود هەرێم بتوانێت کاریگەری هەبێت لەسەر سێکتەر و سیستمە بانکیەکان لە عێراقیشدا؟ چۆن یعنی بالضبط؟ لێرە بۆ نمونە ئەم جۆرە کۆنفرانسە زیاتر نزیک بوونەوەی حکوومەتی سیستمی بانکی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان و هەروەها هەماهەنگیە لەو نێوانەدا ئەو کێشە و گیر و گرفت و قەیرانانەی کە دروست دەبێت لە عێراقدا حکوومەتی هەرێم دەتوانێت لەم ڕێگەیە و لە ڕێگەیم کۆنفرانسانە و پێشنیارانی کە هەیەی بتوانێت لەم ڕێگە بتوانێت چارەسەری و بابەتانە بکات لە حکوومەتی عێراقیشدا؟ بەڵێ بێگومان ئەمە دەرفەتێکی هەرە گونجاو بوو کە نوێنەرانی بانکی ناوەندی عێراق و حکوومەتی فیدرالی عێراق هاتنە هەولێر و هەروەها سەرۆکی هەیئەی ئەوراقی مالی عێراق کە پلەی وەزیرە و سەر بە ئەنجومەنی وەزیرانە ئەویش بە هەمان شێوە ئامادە بوو و مجموعەیەکی تر لە کەسایەتی و خاوەن بڕیان لە حکوومەتی فیدرالی هاتنە هەولێر بە هەمان شێوە لەگەڵ کەسایەتیە معنیەکان لە حکوومەتی هەرێم لە نزیکەوە بە یەک گەیشتن و پەیوەندی بێگومان تونند و تۆڵ دروست دەبێت لەم جۆرە دەرفەتانە و دەکرێت بازدا گیر و گرفت و مەشاکلەکان بکرێت و چارەسەریشیان بۆ بدۆزرێتەوە بێگومان نزیک بوونەوە ڕوودەدات بە ڕێژەیەکی زۆر زۆر باش. باشە دکتۆر پێت وایە کە ئەم ڕاستپاردەم پێشنیارانی کە لەم کۆنفرانسەدا خراوەتە ڕووی خۆت لە هەموو کۆنفرانس و کۆنگرە ئابوووریانی کە دەبەستێت جا لە هەرێم بێت لە عێراق بێت لە نێوان هەردوولادا بێت تا چەند گرنگە یاخۆ تا چەند دەکرێت کە حکوومەت و لایانی پەیوەندیدار کار بەم ڕاستپاردە و پێشنیارانە بکات کە لە ئەنجامیم کۆنفرانس و کۆنگرە و کۆڕبەنجانەوە سەرچاوە دەگرێت؟ بەڵێ خۆی حەزوری حکوومەت لەو ئاستە باڵایە بێگومان مانای گوێگرتن دێت لەو ڕاستپاردانە مانای بە گرنگەوە سیرکردنی ئەو جۆرە ڕاستپاردانە دێت و خۆیان لە نزیکەوە لە ئاستێکی هەرە باڵا لەم جۆرە کۆنفرانسانە بەگشتی ئامادە دەبن و بێگومان ڕاستپاردە و تێبینیەکان لای خۆیان دەنووسنەوە و کەم تا زۆر کاریشی لەسەر دەکرێت و ئەمەش بەڕاستی گرنگە بۆ حکوومەت یعنی ڕاوێژێکی زۆر باشی بەخۆڕاییشە ئەوانەی کە معنین ئەم ڕاوێژە و ئەزمموی چەند ساڵی خۆیان ئەدەن بە حکوومەت حکوومەتیش بێگومان ئیسیفادەیان لێکات. باشە دکتۆر هەرچەند دەبووە من پرسیارە لە سەرەتادا بکەم بەڵام دەمێت بزانم کە کەرتی بانکی بەگشتی لە عێراق هەروەها تایبەتتر لە هەرێمی کوردستان لە چ ئاستێکدایە؟ بەڵێ لە لای هەمووان وازحە کە کەرتی بانکی لە ئاستی هەنگاونانە بەرەو قۆناغی پەرەسەندن و پێشکەوتن یعنی هێشتا زۆر هەنگاوی ترماوە کە ببڕدرێت بۆی ئەم کەرتە بە تەواوی پێش بکەوێت و ڕۆڵی حەقیقی خۆی ببینێت و بتوانێت بە شێوەیەکی زۆر باش تەمیلی پرۆژە گەورە و بچووک و مامناوەندەکان بکات و بەگشتی هاوڵاتیان و بەرهێنەران و کۆمپانیاکان سوود لە مەجای بانکی وەربگرن. ئێمە هێشتا لەو مەرحەلەیەن کە هەنگاوە نین بەرەو پێشکەوتن و یاخود پەرەپێدانی کەرتی بانکی و ئەم کۆنفرانسەشە لەو چوارچێوەیە ئەنجامماندا کە ئەمەش هەوڵێک بێت بۆ زیاتر پێشکەوتن و پەرەسەندنی کەرتی بانکی. باشە دکتۆر بە هەر هۆکارێک بێک دەزانین کە لە ئێستادا بە تایبەت هاوڵاتیان متمانیان زۆر بە بانکەکان نەماوە متمانیان نەماوە کە ئەو پارەی کە لە خۆیان زیادە لە ماڵ و هەڵی نەگرن و بیخەنە بانکەکان و هەم بانکەکانیش بتوانن کە کار بۆ پارەیە بکرێت و لە ڕووی گەشەسەندنی ئابووری بژانەوەشەوە سوودی لێوەربگیرێت و هەم بۆ هاوڵاتێکەش ڕەنگە باشتر بێت ئەمینتر بێت بانکەکان بەڵام لێستادا و متمانێ نەماوە لەلایەن هاوڵاتیانەوە بە بانکەکان پێویستە چی بکرێت بۆی متمانێ بۆ هاوڵاتیان بگەڕێنرێتەوە بەرامبەر بە بانکەکان و چیتان کردووە توان بڵێن؟ زۆر ڕاستە بەڵێ خۆی یەکێکی تر لە ئامانجەکانی ئەم کۆنفرانسە بەڕاستی بڵاوکردنەوەی هۆشیاری وەکو لە سەرەتاوە ئاماژەم پێیدا ئەو جۆرە هۆشیاری و ئاگاییە بڵاو بکرێتەوە کە بانکەکان ئەتوانن پارێزگاری لە ماڵ و پارەی هەموو هاوڵاتیەک بکەن وەکەم تا زۆر متمانەی شێ تا ڕێژێکی باش ئەتوانم بڵێم
دەبینین ڕۆژانە بانکەکان جۆرەها مامەڵەی هاوڵاتیانی تێدا ئەنجام دەدرێت بەڵام بۆ زیاتر گرنگیدان بەو متمانەیە و زیاترکردنی پێویستە ئەم جۆرە چالاکی و کۆنفرانسانە ئەنجام بدرێت و ڕێنمایی و هۆشیاری بڵاو بکرێتەوە و ئەو مەرجانەی کە هەیە کە هاوڵاتی ئەتوانێت مەسەلەن لەو کاتێک کە بێوێ پارەکەی خۆی سەحب بکاتەوە لە بانکەکان بەو ڕێنمایی و مەرجانەی کە هەیە ئەتوانێت داوای بکاتەوە لەو کاتێک کە پێویستی پێێتی و بێگومان بەگشتی بانکە تایبەتەکان لە هەرێمی کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتی جێگەی متمانن و کارەکانی خۆیان بە شێوەیەکی ڕێکوپێک لە ژێر ڕێنمایەکانی بانکی ناوەندی عێراقیدا ئەنجامەدەن. باشە. دکتۆر بانک لە عێراق و هەرێمی کوردستان توانێتی ڕۆڵێکی ڕاستەقینە و هەروەها شەفاف بگەڕێت لە کۆنتڕۆڵکردنی نەختینەیی یاخود گواستنەوەی سەرمایە بۆ وەبەرهێنەران توانوێتی و ڕۆڵە بە تەواوەتی و بە شەفافی ببینێت؟ وەکو ئاماژەمان پێکرد ئێمە لە قۆناغی ڕاگوزەرین بەرەو ئەوەی کە بانک بتوانێت ڕۆڵی حەقیقی خۆی ببینێت. هێشتا نەگەیشتونێتە ئەو ئاستەی کە جێگەی تەموحی هەموو لایەک بێت، بەڵام پرۆژەش تەمویل کراوە. بەڵێ بێگومان ئەمانە هەمووی ئەچنە چوارچێوەی ئەو هەوڵانەوە کە چۆن بتوانرێت بانک ڕۆڵی حەقیقی خۆی ببینێ و تەمویلی مەشارعی سەناعی و زراعی و بابەتی جیاوازەکانی تریش بکات. ئەمەش لە خلالی ئەم کۆڕبەندە ڕوویدا بەڕاستی چەند بانکێک تەمویلی چەند پرۆژەیەکیان کرد ئەوەی کە من ئاگادار بم و چەند ڕێکەوتن و ئیتیفاقاتێکی مەبدەئی و کۆتایی کراوە بۆ ئەوەی لە ڕێگەی بانکەکانەوە تەمویلی چەند پرۆژەیەکی گرنگ و استراتیژی بکرێت. بێگومان ئەمەش کاریگەریە بێت لەسەر بژانەوەی ئابووری هەرێمی کوردستان وەگەڕخستنی ئەم جۆرە پرۆژانە هەلی کار بێگومان ئەڕەخسێنێت و هەروەها سوودی بۆ خەڵکی کوردستان و دانیشتوانی هەرێمی کوردستانی شەبێت. باش ئەم هەنگاوانەی کە ناوچانە ئەم پرۆژانەی کە لە فکرتاندا بۆی کە سیستمێکی بانکی شەفاف و ڕوون لە هەرێمی کوردستان و هەروەها لە عێراقیشدا هەبێت پێویستی بە کاتی زۆر هەیە یاخود دەتوانرێت لە ماوەیەکی کەمدا ئەم هەنگاوانە جێبەجێ بکرێت و کاری لەسەر بکرێت؟ بێگومان هەموو پرۆسێسێک پێویستی بەکات هەیە بە تایبەتی مەجای بانکیش تۆزێک ئالۆزە پێویستی بەکات هەیە بەڵام مۆژمانایەوە نییە کە کاتێکی زۆر بخایەنرێت بە تایبەتی ئێستا کە لە ڕووی تەکنەلۆجیەوە پێشکەوتێکی زۆر بەنزیکەی پێویستی بە چەندێک کات هەیە مەسەلەی بانکیش وەڵڵاهی جا من ناتوانم ئەوە تەوەقع بکەم بەڵام زۆر کارێکی زەحمەتیش نییە. ئێستا لە کاتی ئێستا بۆ نمونە بانکمان هەیە کە بە ڕێژەیەکی زۆر یاخود دەتوان بڵێم بە تەواوی بە شێوازێکی ئەلکترۆنی کارەکانی خۆی بەڕێوە بات تو هەر لە ماڵی خۆتی ئەتوانیت ئەکاونتێکی بانکی بکەیتەوە و ئەتوانی جۆرەها مامەڵە لە ڕێگەی مۆبایلەکەتەوە ئەنجام بدەی و حساب بانکیەکەت و قاسەکەت لەبەردەستتدا بێ لە ناو مۆبایلەکەت و زۆر پێشکەوتنی تر ڕوویداوە بێگومان و ئەکرێ پێشکەوتنی زیاتریش ڕوو بدا و خۆمان بگونجێنین لەگەڵ ئەو تەتەوراتە خێرایانەی کە لە جیهانە ڕوو ئەدەن سەبارەت بە کەرتی بانکی و دارایی. باشە دکتۆر هیچ کێشە و ڕێگریەک هەیە کە خود با بڵین هاوبەش بێ لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا کە ڕێگر بن لەم کارانەدا یاخود لەم هەنگاوانەدا کە پێویستە بنرێن؟ بەگشتی ئەو هەنگاوی کە ئێمە نامان هیچ ڕێگریەک نەبوو بە پێچەوانەوە استیجابەیەکی زۆر باش هەبوو لە هەردوو حکوومەت هەم حکوومەتی هەرێم زۆر ئاسانکاری ئەنجامدا و حزورێکی زۆر باشیان هەبوو هەروەها بەرپرسان لە حکوومەتی فیدراڵ و لە بانکی ناوەندیش چکە بانکی ناوەندی با بڵێین دامەزراوەیەکی سربەخۆیە سەر بە حکوومەتی فیدراڵ نییە و هەروەها بازاڕی کاغەزە داراییەکانی عێراق و سەرۆکی ئەنجومەنی کاریگەڕی بەشێکی زۆر لەو بانکانێک کە لە خوار و ناوەڕاستی عێراق هەن حزوریان هەبوو و ئامادە بوون لە هەولێری پایتەخت و کۆنفرانسەکە بە شێوەیەکی زۆر باش و بێکێشە بەڕێوە چوو. باشە زۆر سپاس بۆ دکتۆر هاوکار گەڵاڵی ڕێخەری کۆنفرانسی پەرەپێدانی کەرتی تایبەت ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس کە ئامادە بووی لەگەڵمان.